سلااو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سلامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. عەلی خامنەیی ماوەیەک لەمە پێش لە بڕیارێک بۆ دەستپێکی خولی نوێ شۆڕای باڵای ئینقلابی فەرهەنگی نووسیوێتی کە گۆڕانکاری لە زانستە مرۆییەکان لە ئێران بە ئاکامی دڵخوازم نەگەیشتووە و دەبێ مهندسی و فەرهەنگی جددیتر کاری لەسەر بکرێت. ڕێبەری حکوومەتی ئیسلامی ماوەی 5 ساڵە بەردەوام جەخ لەسەر گۆڕانکاری لە زانستە مرۆییەکان دەکات و چەندین جاروتویەتی کە پەروەردەکردن لەو بوارەدا ئێستا دەبێتە هۆی بێدینبوونی خوێندکاران. شۆڕای باڵای فەرهەنگی نزیکەی 40 ئەندامی هەیە و ئەرکی گۆڕینی ناوەڕۆکی زانستە مرۆییەکان و بەڕێوەبردننی پلانی مهندسی فەرهەنگی لە ئەستۆیە. نوێترین هەواڵەکان لەم ساڵانەی دوایی بۆ بە ئیسلامیزەکردنی زانستگاکان لە ئێران لە گەڵاڵەی تاکڕەگەزیکردنی زانستگاکان لە ئێرانەوە دەستی پێکرد بە جۆرێک کە 2 ساڵ پێش ئێستا کامران دانیشتوو وەزیری ئەو کاتەی وەزارەتی زانست ڕاشکاوانە ڕایگەیاند ئیسلامیکردنی زانستگاکان گرنگترین بەرنامەی کاری وەزارەتی زانستە. بەم جۆرە بوو کە جیاکردنەوەی ڕەگەزی و بە ئیسلامیکردنی زانستگاکان لە شوێنی نانخواردنی خوێندکارانەوە تاکو کتێبە دەرسیەکان دەستی پێکرد. بەڵام جێبەجێکردنی ئەو گەڵاڵەیە لە زۆریەک لە زانستگاکانی ئێران ناڕەزایەتی خوێندکارانی لێکەوتەوە بە جۆرێک کە پاش 2 ساڵ چالاکانی خوێندکاری و تەنانەت چالاکانی ژن هەوڵەکانیان پەرە پێدا و بە نووسینی سکاڵانامە و کۆبوونەوەی ناڕەزایەتی بەرانبەر بە سیاسەتی تاکڕەگەزیکردنی زانستگاکان بە شێوەی ناڕاستەوخۆ بەرانبەر بە سیاسەتی ئیسلامیزەکردنی زانستگاکان وەستانەوە. هەرچەند خوێندکاران دەتوانن بە شێوەیەکی جددیتر بەرانبەر بەو سیاسەتەی دەسەڵاتدارانی حکوومەتی ئیسلامی بوەستنەوە، چونکو ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە حکوومەت بەو شێوەیە لە پێناو هەرچی زۆرتر بە ئایدۆلۆژیکردنی بواری زانست لە کۆمەڵگادا هەوڵ ئەدات و دەیەوێت بەر بە ڕەوتی گەشەی بیری ئازادیخوازی لە زانستگا و لە نێو جیلی نوێ خوێندکاران لە ئێران و کوردستان بگرێت. هەر بەبوونەوە تەوەری ئەمجارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ پرسی بڕیاری نوێی خامنەیی سەبارەت بە سیاسەتی بەناو ئیسلامیزەکردنی زانستگا و لەم ئاراستەیەشدا داوامان لە یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کردووە و لەم بابەتە چەند پرسیارێک ئاراستەی دەکەین. بەڵام سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان دەبینین و دەگەڕێنەوە لاتە. کوژرانی کچە خوێندکارێکی کورد لە زانستگای نازلووی ورمێ. کچە خوێندکارێکی کورد لە زانستگای نازلووی ورمێ بە سیانول کوژرا. بە پێهەواڵی نیسان نیوز ڕۆژەی دووشەممە 18 خەزەڵوەر کچە خوێندکارێکی کورد بە ناوی شیلان ڕەوشەندڵ تەمەن 22 ساڵان و خەڵکی گوندی نەرزیوی سەر بە شاری شنۆ لە خابگای زانستگای ورمێ بە سیانول مەسموم کرا و پاشان لە نەخۆشخانەی تاڵقانی ئەو شارە گیانی لەدەستدا. هەر بە پێ و سەرچاوەیە بنەماڵەی ئەو کچە خوێندکارە وتویانە کە پێشتر حراسەتی زانستگا هۆشداری بەو خوێندکارە داوە کە نابێ بەشداری قسە و باسی سیاسی بکە. بەوتەی پزیشکانی نەخۆشخانەی تاڵقانی گیان لە دەستدانی ئەو خوێندکارە بەهۆی خواردنی سیانولی تێکەڵ بە ماس بووە کە بەو هۆیەوە هەردوو گورچی لێ لە کار کەوتون و شین بوونەتەوە و لە ئاکامدا خوێن بە مێشکی نەگەیشتووە و گیانی خۆی لەدەستداوە. لە لایەکی دیکەوە حراسەتی زانستگا هەڕەشەیان لە بنەماڵەی و خوێندکارە کردووە کە نابێ پرسی کوشتنی کچەکەیان بە میدیاکان ڕابگەێنن. شیلان ڕەوشەندڵ خوێندکاری بواری سیاسی زانستگای نازلووی ورمێ بوو. جێگەی ئاماژەیە ئەوە دووهەمین جارە کە لە خابگای زانستگای ورمێ خوێندکاران بە شێوەی گوماناوی دەکوژرێن و ساڵی ڕابردووش کچە خوێندکارێکی کورد بە ناوی شەیدا حاتەمی لە خابگای ئەو زانستگایە بە شێوەیەکی زۆر گوماناوی کوژراوە تا ئێستاش چۆنیەتی کوژران و بکوژی ئەو خوێندکارە ئاشکرا نەکراوە. هێزەکانی کۆماری ئیسلامی 3 خوێندکاری کورد بۆ شوێنێکی نادیار دەگوازنەوە. لە درێژەی زەخت و گوشارەکانی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر یارستانەکان 3 خوێندکاری کوردی پەیڕەوی ئاینی یاری لە شاری کرماشان دەستگیر کران و هەتا ئێستا شوێنی ڕاگرتنەکەیان نەزانراوە. بە پێی هەواڵی بڵاوکراوە لەلایەن کۆمیتەی هەواڵنێرانی مافی مرۆڤ، جاهانگیر سەلیمی و وەحید فرودی
لە چالاکانی خوێندکاری پەیڕەوی ئاینی یاری لە بەردەم زانکۆی ڕازی کرماشان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستگیر کراون. وەک کەسانی دەوروبەری ئەو خوێندکارانە باسییان کردووە، ئەو دوو خوێندکارە کوردە لە کاتێکدا ویستویانە لە زانستگاوە بەرەو ماڵەوە بڕۆن، بە زۆر و پاڵەپەستۆ خراونەتە ناو ئۆتۆمۆبیلەوە و خوێندکارێکی دیکەش بە ناوی سوبحان ڕەحیمی کە ویستویەتی پێش بە هێزە ئەمنیەتیەکان بگرێ ئەویش دەستگیر کراوە. شایەت حاڵان وتویانە سوبحان ڕەحیمی لەلایەن ئەو هێزانەوە بێڕێزی پێکراوە و دراوەتە بەر لێدان و کوتان و دواتریش لەگەڵ خۆیان بردویانە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زەخت و گوشارەکان بۆ سەر یارستانەکان زیادی کردووە و بە بەردەوامی بانکێشتی ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکان دەکرێن و وەک خۆیان دەڵێن لە سەرجەم مافە مەدەنیەکانیان بێبەری کراون. گوشاری هێزەکانی ڕژیم لەسەر چالاکانی خوێندکاری و مەدەنی بەردەوامە. 5 چالاکی خوێندکاری و مەدەنی لە ژوورەکانی تاکەکەسی بەندی 2 ئەلف بەبێ چارەنووس دەست بەسەر کراون و مافی پەیوەندیگرتن و چاوپێکەوتنیشیان لێ سەندراوەتەوە. بەپێی هەواڵی هێرانە، ئارش سادقی، ئاتەنا دائمی، ئاسۆ ڕۆستەمی، عەلی نووری و ئومید عەلیشناس 5 خوێندکار و چالاکی مەدەنی کە لە مانگەکانی ڕابردوودا لە شاری تاران بەدەستی هێزەکانی ئیتلاعاتی سوپا دەست بەسەر کرابوون، هێشتا کە بەبێ چارەنووس لە ژوورەکانی تاکەکەسی بەندی 2 ئەلفی ئیتلاعاتی سوپادان و تەنانەت مافی چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنیشیان لەگەڵ بنەماڵەکانیان پێ نادرێت. جێگەی ئاماژەیە ئارش سادقی خوێندکاری پێشووی زانستگای ئەلامەی تەباتەبایی ئێوارەی ڕۆژی شەممە 15 خەرمانانی 1393 تاوی لە شوێنی کارەکەیدا بەدەستی هێزەکانی سوپا دەست بەسەر کراو. هەروەها ئاسۆ ڕۆستەمی و عەلی نووریش دوو خوێندکاری کوردن کە بەدوای بەڕێوەچوونی ناڕەزایەتی لە پەیوەندی لەگەڵ پشتیوانیکردن لە کۆبانێ لە شاری تاران ڕۆژی چوارشەممە 16 ڕەزبەر لە دەوروبەری شەقامی میردامادی تاران دەست بەسەر کراون. جێگەی باسە ئومید عەلیشناس یەکێک لەو 5 چالاکە دەست بەسەر کراوە ڕۆژی پێنجشەممە بەرامبەر بە 13 خەرمانان لە تاران دەست بەسەر و هەروەها ئاتەنا دائمیش چالاکی بواری منداڵان سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 29 ڕەزبەر لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کراوە. سمینارێکی زانستی لە سەقز بەڕێوە دەچێت. سمیناری زانستی کەلتوری لە ژێر ناوی شارەکەم سەقز لە زانستگای شاری سەقز بەڕێوە دەچێت. بەپێی هەواڵێکی ماڵپەڕی شار نیوز، عەلیڕەزا شەریفی بەرپرسی زانستگای پەیامنووری شاری سەقز ڕاگەیاندووە. سمینارێکی زانستی کەلتوری بە ناوی شارەکەم سەقز بە ئامادەبوونی توێژەر و لێکۆڵەرانی ناوچەی سەقز لە ڕێکەوتی 20 سەرماوەز لەلایەن زانستگای پەیامنووری ئەو شارەوە بەڕێوە دەچێت. ئەو بەرپرسەی زانستگای شاری سەقز لە درێژەی قسەکانی داوتی توێژەران و ئەو کەسانەی کە بایەخ بەو کارە دەدەن دەتوانن بەرهەمە توێژینەوەکانی خۆیان تا ڕێکەوتی 10 سەرماوەز بۆ پەیوەندیە گشتیەکانی زانستگای پەیامنووری شاری سەقز بنێرن و ئەو سمینارە وێنەی مێژووی و پیشاندانی کتێب و چەندین بەرنامەیەکی دیکەش لەخۆ دەگرێت. کۆبوونەوەی ناڕەزایەتی خوێندکارانی بەهایی بێبەشکراو لە خوێندن. خوێندکارانی بەهایی بێبەشکراو لە مافی خوێندن لە پشتیوانیکردنی نەسرین ستوودا کۆبوونەوەیان بەڕێوە برد. بەپێی هەواڵی هێرانە، خوێندکارانی ناڕازی دەرکراو لە زانستگا بەهۆی پشتیوانیکردنی نەسرین ستوودا کە ماوەی 20 ڕۆژە ئەو چالاکە بەهۆی پشتیوانیکردن لە بیرمەندە جیاوازەکان مانگرتنی ناڕەزایەتی دەست پێ کردووە. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەر لە بەرامبەر ئەنجومەنی پارێزەران کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی ئەو هەواڵە محەممەد نووریزاد یەکێک لە بەشداربووانی ئەو کۆبوونەوە ناڕەزایەتیە لە لاپەڕەی فەیسبووکەکەیدا ڕایگەیاندووە کە ئەو خوێندکارە بەهاییانە کە لە مافی خوێندن بێبەشکراون بەهۆی پشتیوانیکردن لە مانگرتنە ناڕەزایەتیەکەی نەسرین ستوودە و هەروەها لە ناڕەزایەتی بە بێبەشکردنی ئەو چالاکە ژنە لە 3 ساڵ مافی پارێزەریکردن لە بەرامبەر ئەنجومەنی پارێزەران کۆبوونەتەوە. جێگەی ئاماژەیە کۆماری ئیسلامی شارۆمەندانی بەهایی لە مافی ڕۆیشتن بۆ زانستگا بێبەش کردووە و ئەو کەسانەی کە باوەڕمەند بە ئاینی بەهاین و لە زانستگادان لە کاتی ناساندنیان بە هێزەکانی ڕژیم لە زانستگا دەردەکرێن.
یەکەم پرسیار لە بەڕێزیان ئەمەیە مەبەستی حکوومەت لە دەرکردنی بڕیارێکی نوێ بۆ کاری زۆرتر لە ئاراستەی گۆڕینی ناوەڕۆکی کتێبی زانستە مرۆییەکان لە ئێراندا چییە؟ سەرەتا ئەمە هەوڵێکی نوێ نییە. کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای سەرکارهاتنی لەگەڵ زانست و پەرسەندنی بیرۆکەی ئازاد لە زانکۆکان کێشەی هەبووە و بۆ بەرەنگاری بە تهدیدی بیرۆکەی چەپ و زانکۆ پرۆسەیەکی گرتە بەرتا لە سەرەتاوە لە ژێر ناوی ئەنقلابی فەرهەنگی و باسکردن لە وەحدەتی حەوزە و دانیشتاوە بەڕێوەچوو و بە بیانی بەرەنگاربوونەوە لەگەڵ بیرۆکەی مارکسیزم و ئێستاش بینین بیانەوەکە بووە بەوەی کە ئەم زانستانە سەرچاوەیەکی مادی و غەربیان هەیە و لە مێژەوەیە لە سەرکار هاتنیەوە کۆماری ئیسلامی ڕوبەڕووی زانکۆ وەستاوەتەوە. بەڵام بەم چالاکیانەیەم یەکی دیگەی ڕابردووەی خوێندکاران و ڕووداوەهای ساڵی 88 کە زانکۆکان و خوێندکار دەنگ و ڕەنگێکی بەرچاویان هەبوو لە ڕووداوەکانە تێۆریسیەنەکان و دەسەڵاتدارانەکانی کۆماری ئیسلامی وادار کردیان بۆ ئەوەی کە هەنگاوێکی جدیتر بگرن بۆ گەماردانی زانکۆ و خوێندکارەکان و لەم 4 ساڵەی پێشوودا بە دامەزراندنی شورای تەحەوڵ و ارتقای علومی ئینسانی ئاڵوگۆڕێکی بنەڕەتیان دەست پێ کردووە لە چوارچێوی زانستە مرۆڤیەکانە کە بە وتەی خۆیان لە 4 حەوزەی بە ئیسلامیکردن، بوومیکردن یا خۆجێیکردن، بە ڕۆژکردن و کاربردیکردنی ئەم زانستانە هەنگاویان ناوە و لە بوارەکانی گۆڕینی ناوەڕۆکی کتێبەکان و سەرفەسڵەکان و هەروەها مامۆستا و خوێندکارانە پەرەیان پێداوە. لە ماوەیەک پێشەوە زانستە کۆمەڵایەتیەکان زۆرتر ناوەڕۆکی کتێبەکانیان گۆڕا و ئەمساڵی زۆرترم شەپۆلە زانستە سیاسیەکانی گرتووەتەوە. بەڵام ئەوەی کە مەبەست چییە؟ زانستە مرۆڤیەکان بە دوو هۆکار بۆ هەر حکوومەتێکی سنەتی مەذهەبی و ئیدۆلۆژیک و کۆنەپەرست هەڕەشە و مەترسی بە حسابێن. یەکەم بەهۆی ئەوەی کە زانستن و دووەمیش بەهۆی ئەوەی کە سەبارەت بە مرۆڤ و پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ژیانی مرۆڤ و کۆمەڵگادا هەیە. ئێرانی شرق حکوومەتی و ڕژیمێکی ئیدۆلۆژیکی دوگم و مەذهەبی لەم قاعدە جودا نییە. زۆربوونی ئاستی زانیاری و ڕادێکێگەیشتنی کۆمەڵگا و پەرسەندنی بیرۆکەی چەپ و سکولار و دموکراتیک مەترسیەکە بۆ سەر دەوام و بەقای ئەم ڕژیمە. بێگومان حکوومەت لەوە دەترسێ کە زانکۆ سەنگەری ڕووناکبیری و پەروەردەی مرۆڤی ئازادەندیش بێت. حکوومەت لەوە دەترسێ کە خوێندکار لەگەڵ زانستی ڕۆژ، فەلسەفە و ئەندیشە و کەلتور و مێژووی کۆمەڵگاکانی تر ئاشنا بێت. حکوومەت لەوە دەترسێ کە خوێندکار مافی دەستگەیشتنی ئازاد بە زانیاری زانستی بێت. لەوە دەترسێ کە بتوانێت سەربەخۆر لێکۆڵینەوە بکات. بۆیە گەرەکێ بە شێوازێک ئەو ئەنرژیەوان لە ناو زانکۆکان ئاخەوتە بتوانێت مەهاری بکات، بەجای زانکۆکان بتوانێت ئارام نگا دێڵێ و کارێک بکات کە بە جێگەی زانست و بیری ئازاد و پەرسهێنانی سێکۆلاریزم لە ناو زانکۆکانە بە نەوعی ئەو بیرۆکەی خۆی تەحمیل بکات. بەم هەنگاوانە هیوادارە بتوانێت بە گۆڕینی ناوەڕۆکی زانکۆ وەکو ناوەندێک بۆ زانست لێکۆڵینەوە، نوێدرایی و شەکردنی خوێندکار و بە کەسیەکی سیستماتیک لە زانکۆکانە بە یارمەتی مامۆستایانێکی دەستچینکرا و بە گۆڕینی ماهیەتی خودی زانستەکان وەکو گۆڕینی اقتصاد بۆ اقتصادێکی ئیسلامی، ڕەوانشناسی گۆڕینی ڕەوانشناسی بۆ ڕەوانشناسیەکی ئیسلامی، هەتا زانستەکانێکی دیکە ئەوەی کە خۆی ئەوێت بە مێشتی خوێندکاریدا بکات و بە نەوعی بتوانێت خروجی زانکۆکان کۆنترۆڵ بکات. حکوومەت دەیەوێت بە ساختار و سیستمێکی ئیسلامی محصوڵێکی ئیسلامی لە زانکۆکان بگرێت و خوێندکارێکی دەستاوژۆ تەحویڵی کۆمەڵگا بدات، ناو خوێندکارەی کە ڕووناکبیر بێت و ئازادەندیش بێت و لە بەرامبەریدا ڕابوەستێتەوە. لە کورلامی پێم وایە ئەم هەنگاوانە بۆ ئەوەیە کە ساختەی زانکۆ لە شوێنێکی تەحقیقیەوە بکرێت بە شوێنێکی تەقلیدی و لە زانکۆکانمانە ئەعتقادات جێگەی زانست بگرێتەوە کە بە بڕوای من ئەمە شتێکی دوور لە عەقڵ و نەدۆداوە. دووهەم پرسیار ئەوەیە کە ڕوون و ئاشکرایە کە هەر ئێستاش ناوەڕۆکی زۆرێک لە کتێبە دەرسیەکانی خوێندکاران ئیسلامیزە کراوە. بەڵام ئایا ئەم هەوڵانە دەتوانێت ڕێگر بێت بۆ پەرەسەندنی بیری ئازادی خوازی لە نێو خوێندکاراندا؟ بە بڕوای من ناتوانێت کاریگەری زۆری هەبێت. بە دوو هۆکار. یەکەم ئەوەی کە من پێم وایە ئەم پرۆسە ئیسلامیزەکردنی زانکۆکان لەلایەن حکوومەتەوە شکست دەخوات
بۆ ئەوەی کە حکوومەت مەتریال و کەرەسەی تئۆریکی پێویستی بۆ سەپاندنی ئیدۆلۆژیەکەی خۆی بە زانکۆکەندا نییە. حکوومەت جایگزینێکی شیا و منطقی بۆ زانست لەناو زانکۆدا نییە. ئەسڵ لە ئەساسدا زانست و دین دوو مانای سەربەخۆ و جودایانەیە، هەر کامێکیان جێگەڵپێگەی تایبەتیان هەیە و تێکڵاوبەیەکی ناکرێت. فەلسەفەی دین فەرمانبەری و ئیتاعەتی مرۆڤ بۆ بەقاتعیەتەوە لەسەر ئەحکام وە هەیەکی حکم دەرەکات، بەڵام لە زانستا پرسیار و گومان و لێکۆڵینەوە قسەیە وەڵ دەکا و بە ئیستدلال و منطق تۆ لە بە مقدماتێکی نادیارەوە بەرتقی ڕەواڵێک بە ئاکامێکی ببوورە بە مقدماتێکی نادیارەوە لە پێی پرۆسەیەک و بە ئیستدلال و منطق بە ئاکامێکی نادیارەکەیت. بۆیە لە ئەساسدا ئەم دووشتە بە یەک و کێشەیان هەیە. دین بۆ ژیانی داهاتووی مرۆڤ هاتووە، بەڵام زانست پێوەیەکی ژیان و بارودۆخی دنیای ئەمڕۆ و ئێستای مرۆڤ گۆڕانکاری بەسەریات بێت و بە بڕوای من جێگەی دین لەناو مزگەوت و ژیانی شخصی خەڵکایە، وەکو زانکۆیش جێگەی زانستە و ئەوە شوێنێکی تایبەتە. ناتوانین بە کردداری ئەم دوشتە پێکەوە تێکڵاو بکەین و لە درێژ ماوەیشدا درێژە بدەین بەم پرۆسەیە. بەڵام هۆکاری دومیشەوەیە کە ئێمە دینیمانە زانکۆ و خوێندکار لە درێژایی تەمەنی کۆمەڵی ئیسلامی گوشار و زەختی سانسۆڕی بەخۆی و بینیوە، بەڵام زانکۆکانە هێشتا بەردەوامن، هێشتا کە زیندون خوێندکاران و بزوتنەوەکانیان بەردەوامن و تەجروبە ئەوەی سەلماندووە کە هەر کات زەخت و مەحدودیەت و گوشار زیادی کردووە، بیرۆکەی بەرەنگاری و مقاومەتیش بێگومان زۆرتر پەرەیسەندووە. من پێم وانە خوێندکارێکە ئیشی گەڕان و بیر لە سەدەی پەیوەندی سەردەمی ئینتەرنێت و ئاڵوگۆڕی زانست و ئازادی بیر و ڕاوڕادەرگڕین کۆڵ بەم هێرشانە بدات و خۆی ببەستێتەوە. تەنیا حەسب و گۆڕینی ڕشتە و ناوڕۆکی کتێبەکانی بەستین فەزای کلاسی دانشگا و دانانی ڕشتەهایەک وەکو مدیریەتی ئەماکن مارەبەڕەکە، مدیریەتی ئێرتباطات حەج و زیارەت و ئەندیشەی سیاسی ئیسلامی خومینی و خامنەیی ناتوانێت جوابگوی خواستی خوێندکاری ئەمڕۆیی بێت و پێم وایە تەنیا ئاستی زانستی زانکۆکان بێنێتە خوارەوە. لە بیرمان نەچێت کە زۆر حکوومەت و دەسەڵاتی تۆتالیتەری دیکە لەگەڵ بیرۆکەی ئازادی خوازی جیاوازدا بەشەو هاتوون، بەڵام لە کۆتاییدا شکستیان خواردووە. بە تایبەت ئەم دیادە لە نێو زانکۆدا وەکو لانکەی ڕووناکبیری ناوەندی بیری ئازاد و توێژینەوە و مەکۆی زانست کە هەمیشە خۆشی بە بەرپرسی مەسئول زانیوە بەرامبەر بە ئاڵوگۆڕەکانی دەوروبەری هەروەها کۆمەلگا، پێم وانە بتوانێت کە ڕێگەری بکات لە تێگەیشتن و درێژەی بیرۆکە و خواستی ئازادخوازی لەناو خوێندکاراندا. لێرەدا پرسیارێک کە لە میوانی بەرنامە هەمانە ئەمەیە کە پێشنیارتان بۆ بەرەنگاری خوێندکاران بەرامبەر بە سیاسەتی حکوومەت چییە؟ بەڵێ من پێم وایە ئەمە هێرشێکی ئاشکرای شەرجیمە بۆ سەر زانست و خوێندکار و هەروەها دژایەتێکی زۆر ڕوونە لەگەڵ بنەمای نۆزدەی جاڕانی مافی مرۆڤ کە تێیدا ئاماژەی کردووە هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە بگەڕێت سرچ بکات و دەستپێگەیشتن بە زانیاری و اطلاعاتی ئازاد بە دوور لە بەرچاوگرتنی مەحدودیەت و ملاحظاتی مەرجی. بۆیە من پێم وایە خوێندکاران دەبێت لە سەنگەری پێشوودا و بەکرداری لە مەوجودیەتی خۆیان و لە مەوجودیەتی زانکۆ دفاع بکەن. تەشەکر لە دانیشتوویەکان، خوێندکارانی پێشەنگ و پێشڕە و مامۆستایانی دەرکرا و ئازادی خوارد و سەردەم چالاکان دەبێت بە هاودەنگی یەکگرتووی لە بەرامبەر ئەم گوشاراندا بوەستین و پوڵیان هەبێت. نابێت سانسۆر و تەسکیە و دەرکردنی خوێندکار و مامۆستا یان گۆڕینی ناوەڕۆکی کتێبەکان پاشەکشێ بە خوێندکاران بکات و واز لە خواستەکانیان بێنن. دەبێ ئاستی بە پێ چاوانە من بڕوام وایە کە بێ ئاستی بەرەنگاربوونەوە و خواستەکان بە تەناسوبی گوشارێک دێتە سەریان بچێتە سەرەوە. لە ئێستادا ئەبینین بەرحاڵ دەوڵەتی ڕۆحانی ئوسولگەراکان و ڕەهبەری لەسەر شێوازی بردننی زانکۆکان کێشیان هەیە پێکەوە و ڕۆحانی لە سەردەمی سەرکار هاتنیەوە وعدەی زۆری دابوو بۆ زانکۆکان کە بەداخەوە تا ئێستا هیچ کامێکیشیان بە شێوازێکی کردداری دەرنات و بادۆخەکە خراپتر بووە. بەڵام پێم وایە بەهۆی ئەوەی کە ئەم دەوڵەتە دەنگ و ڕەنگ بە هەر حاڵ دەنگ و بۆیەکی لە ئیسلاح تەڵەبی هەیە دەتوانێت هەندێک سەزا بۆ ئەترازاتی دانیشتوویی زۆرتر بکاتەوە و دانیشتوەکان دەبێت کاڵک وەرگبگرن لەم
وەضعیەتە بەڵام بێگومان بەبێ هەنگاوهای زۆر جدیتر هەڵبگرن پێم وایە یەکەم پێشنیار ئەوەیە هەوڵ بدەن بۆ پێکهێنانی تەشەکولێکی فراگیر سەربەخۆی دانیشتوویی وەلەو دروستە شرایەتی پێشنیە وەلەو بە شکڵی نەهێنی واتوانن لەناو زانکۆکانە چالاکی خۆیان بەڕێوە بوون و خواستەکانیان بەردەوام ئاپدەیت بکەنەوە وە خوێندکاران ئەشێ بە خۆڕێکخستن بە تەحەسن بە ئاکساک بە تەحلیل ئیمتحان و دەرسەکان بەڵام هەمویان بە یەکدان و ئەگەر پێویست بوو بە خۆپیشاندانیش و تەنانەت قوربانیدانیش پێش بەم داڕمانە زانستیە بگرن بەبێ ئازادی ڕادەربرین و ئاڵ و گۆڕی بیرروڕا زانست بەرهەم نایەت کۆڵدان بەم ئاڵ و گۆڕانەی کە من پێم وایە لە ئەگەری بەرەنگار نەبوونەوەیشتا بەردەوام دەبێت بەمانایەوەیە کە لە چەند ساڵی داهاتووەوە چەند ساڵی ترەوە ئێمە بە جێگەی فارغ التەحصیلانی شارەزا و پسپۆر لە بواری زانستدا فارغ التەحصیلانێکی فەقیر و مەلامان دەبێت و پێم وایە ئەو باسی کە لە موردی وحدەتی حوزە و دانیشگاوە کردیا ئێمە شوێن بەتەمایەوە بین بە تەواوی شاهدی یەکبوونی ئەم دوو شوێنە پێکەوە بین کە بە بڕوای من بە مانای مەرگی زانستە. سپاس بۆ میوانی بەرنامەکەمان. خوێندکارانی کورد ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمەیلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەستمان تا بەرنامەکەمان ڕازاوەتر و پڕەنگتر بێت. لێرەشتا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەکە. شەو و ڕۆژتان پڕ بێت لە خۆشی و کامرانی و مەڵاوە.